وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهان چاق و سەلامەت بن. ماوەیە کە میزان دیبەیتەکانە ئێمە کەمی کردگە و سەبب و هۆکەیشی ئەوەسە کە ئێمە لە دەورانێکی تری ئاخێزی کوردەواری سربەخوا خەریکین حرەکەت ئەەکەین و دەورانە اتفاقە و ئێمە وردە وردە ئێشێ شکڵ و نمود و قەوارەیەک لەم جریانە انقلابیە دروست بکەین. ئەم دیبەیتەیەم شەو یارمەتیدەری فەهمی مەتنی ئاخێزە بە هۆنینەوە و مثال هاوردنەوە لە ڕووداوانی ئێستەیەک لە سەرزەمینە ئێمە خەریکە جێبەجێ بێت. هەم بۆ خاتری ئەوەی کە ئێمە گەل و ئێمەمانان ئاشنا بووین بەوەی کە خەریکی چین چۆن هەڵس و کەوتەکەین و چۆن ئەڕۆین ڕێوە و چۆن دنیا ئەوێنین و چۆن حرەکەت ئەەکەین، هەم ئەوەی کە بتوانێت میراسێک بێت و ڕێگە ڕۆشنکەرەوەیەک بێت بۆ کەسانێکی تریش کە گەرەکیانە لە ئوموراتە ژیانە خۆیانە ئاگاه بن. ژیانە ئینسان و ئەکسەریەتی ئینسانەکان وەسە تەئاترێکی نەنووسریاگ. ئێمەمانان بازیگەرە ئەم تەئاترینە، تەئاترێک کە فیلبداهە ئێشێتیا بازی بکەین، ڕۆڵ و نەقشەکە بۆمان تەعریف نەوگۆ. ئێمە نازانین ڕۆڵە کێ بازی یەکەین، نەقشە کێ بازی یەکەین. ناگەهەن لە سەحنەی تەئاتر و لە سەحنەی شانۆگەریە ئەم دنیا ئێمە فرەدریاگین و خۆشمان نازانین بازیگەرە نەخشەکەین. فرەیەکمان لەوانەی ئەچین کە بەدەم ڕاکردنەوە خەریکە دوگمەی کوراسەکانی ئەوەسێ تا فریاوی سەحنەکە بکەوێ. بۆیە بارها بیستگمە لەو قەیمی و پیرانە کە ئەنوت 70 ساڵ و 80 ساڵمانەوە تازە باڵغ بووین، تازە تێگەین ئەم دنیا چۆنە و تازە تێگەین کە خۆمان کەین. فرێک لە ئێمەمانان لە سەحنەیە تەئاتر زندگیە نازانین نەقشەکێ بازی یەکەین. بۆیە هیچ وەخت ئامادە نییەین و نەقشێکە بۆمان تەعریف نەکریاگەسۆ هیچ ئامادەگیەکی لە زەهنمانە نییە. بۆیە شێ فیلبداهە تووڕە بووین، فیلبداهە سکوت بکەین، فیلبداهە تەسمیم بگرین، لە بەرامبەر اتفاقاتێکە قەرار بگرین کە نازانین ئەم اتفاقاتانە چین ویشی چۆن هەڵس و کەوتیان دەکا بکەین. و کارگەردانێک و سەناریستێک نەبووگە کە ئەمە بۆ ئێمە بنووسێت، نەبووگە کە یەک ئوفقێ بە ئێمە بدات. زندگی ئێمە سەناریۆیەکی نووسریاگ نییە کە لە ناوەڕاستیشە جاروبارێک دانیشین و بەشێک بدا هەبین. بۆیە هەر کەلەماتێک لە ئێمە تێتە دەرۆ، هەر ڕەفتارێک لە ئێمە تێتە دەرۆ، وەسە ئاوێک ئەکەوێتە جۆگەلەیەک و ئەڕوات، نەخۆمان وە بیرمان تێت و نەکەسێکی تر وە بیری تێتەوە. بۆیە ئەم دیبەیتە توانێ یارمەتی دەربێت بۆ خاتری ئەوەی کە ئێمە حەدەئەقەل بزانین نەقش و ڕۆڵە خۆمان چییە، ئێمە کەین، نەقش و ڕۆڵە ئێمە چییە، دەرک و دەریافتە ئێمە لەم زندگیە چییە. ماوەیەک ئێمە دیبەیتەکانمان کەم بوو، ئێمە خەریکی چین، ئاخێزە کوردەوارە سەربەخۆ یعنی چی؟ ئێمە حیزب سیاسین، ئێمە ماتەڵین بڕۆین دەنگە مردم بگرین، کارە ڕۆژمەڕەیە حیزبی بکەین، تەبلیغات بکەین تا سەرنجەی مردم ڕابکێشین مردم بێ بە ئێمە دەنگ بدات، لە بەربەرەکانی ساختارە سیاسیە قەڵەمڕەویە دەوڵەت ملەتێکا بەشداری بکەین تا بە ئێمە بەشێک بدەن لە کورسیەک لە دەسەڵات و مەشروعیەتێک لە ژێرە دەسە یاسایە کە چووینە ژێرە ئەمری. ئایا ئێمە واینە؟ ئایا بەرداشتەکان و قیاسەکانە ئێمە واسە؟ ئایا تەوەقعی ئێمە لە مبارزەکردن سرفەن تەقەکردنە، تەقەی بێ هەدەف، تەقەی بێ بەرنامە، کۆکردنەوەی عیدێ ئینسانە کە فکرەکە کارێکی کردگە و ئەسڵحەیەکی خسکەسە کۆشکی خۆی و بەسەر ئەم بەردا بازەوە تا بەسەر ئەو بەردا. ئەمە مقاومەتکردنە، ئەمە شەڕە، شەڕەتەکی کێس،
چنێک لەم کارانەی ئێمە ئەیکەین لەم نەقشانەی کە گردکمانەسە ئۆهدە خۆمان ئاگادارین لێی یا ئێوەمانان هەروە کە تعریفم کرد و ئێمەمانان هەروە تعریفم کرد لە کەسێکە چین کە دێری کردگە بۆ سەر سەحنەکەی و بەدەم هەڕاکردن و خەریکە قۆبچەی کراسەکەی ئەوە سێت تا بڕاتە ناوە سەحنەکە حاضر بێت و ڕۆڵێک بگەیڕێت کە خۆیشی نازانێت چییە. شاید فرێک لە کەسانێکە تەرەفدار مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆن سەر دەرگومن سەر لێشی ویاگن ئەوانیش نازانن چی بکەن ئەوانیش نازانن ئێمە کێین. من ئەمڕۆ چاوێک ئەخشێنم بە مێژوویەک کە تەقریبەن لەم دیبەیتانە باسم کرد. هاوکات تێمە سەر اتفاقاتێک کە لە ناوە کۆرپۆرێشنە ئێرانی ئەکەوێت و هەروە چاوێکیش ئەخشێنم بە حکوومەتە حەلیمە کوردستان بنەماڵەیە تاڵەبانی و بنەماڵەیە بارزانی وەکو تەکمەلەیەک لە فەهمە مەتنە ئاخێزە. پێشووتر بۆ خاتری ئەوەی ئێمە لە یەکتری حاڵی بووین وەفرەیەک لەو قسەکانێکە لە دیبەیتەکانە تر کریاوێت پشتڕاست بکەمەوە ئەوەی کە من وتم ئێمە کۆمەلگانین ئەوەی کە من وتم ئێمە ئاگاهە بە هۆڤیەتە خۆمان نیین ئەوەی کە من وتم ئێمە ئەسڵەن نازانین لەکوێم دنیا هاتکینە دنیا تەک کیا تەرەفین تەکە چیا تەرەفین نازانین سەبەبەکەی چییە نازانین چه اتفاقی کەوتکە نازانین لەبەر خاتری ئەوەی ئەو مۆدێڕنیتە لە سەرزەمینە ئێمە شێوەیە تەبیعیە خۆی تەی نەکرد مۆدەڕنیتێکی ساختە بوو دێ کۆرپۆرێشن هاتن سەرزەمینە ئێمەیان دابەش کرد. جا من گەرەک بە سەنەدێکی بچووک بێرمەوە لە کتاوە ئێرانە بینە دوو ئینقلابە ئێراون ئابراهامیان دەرامەدی بەرجامێ شناسیە سیاسیە ئیرانە معاصر ئێراون ئابراهامیان. بەڵام پێشووتر بڕۆمە ناوە ئەوە گەرەکمە لەم سەرزەمینە کوردەوارە بێژم لەوانەی کە ئێوە بەناوە مردمە حاکم تەماشایان ئەکەن پێیان ئێژن فارس. بابزانن لە ئێمە بێهۆڤیەتتر کە کوردە قەومی ئتنیکی بین ئەوانەنە لە ئێمە بێ سەرزەمینتر بێتەعەلوقتر بە خاک ئەوانەنە و ئەمما تێمە سەری کە ئەوانە کێن چین چۆن مەوجوداتێکن بۆ وایان لێ هات کەوانیش کێ وای کرد بەم مردمە. لەم کتاوی ئێرانە بینە دوو ئینقلاب من چاپترێکی ئەخوێنمەوە و بۆ ئەوانەی کە فارسی تێناگەن محاورەکەم مەزمونێک لە چاپترەکە تعریف کەم. لە سەفحەیە 539 کە ئەگاتە ئیرانە معاصر ئابراهامیان ئێژێت با رشد زیاد دیوان سالاری با رشد زیاد دیوان سالاری یعنی عصر معاصر یعنی دهه 30 و 40 یعنی 50 سال پیش با رشد زیاد دیوان سالاری دولت توانست در زندگی روزمره شهروندان عادی کاملا نفوذ کند. دولت در مناطق شهری چنان رشد یافته بود که یکی از دو کارمند تمام وقت را در خدمت داشت. در اواسط دهه 1350 رژیم چنان قدرتمند بود که بتواند به هزاران شهروند نه تنها حقوق و دستمزد بلکه مزایای دیگری مانند بیمه درمانی، بیمه بیکاری، وامهای تحصیلی، حقوق بازنشستگی و حتی مسکن ارزان قیمت بدهد یا در صورت لزوم از آنان دریغ کند. خب
ئەم تیکە بە ئێوە ئێژێ دەرامەدە نەفت و مالکیەتێک کە ئەکەوێتە اختیارە کۆرپۆریشنێ بەناوە دەوڵەتە ئێران ئەم قودرەتەی پێ ئەدا بۆ ئیدارەکردنە ئەم قەڵەمڕەوە ئیدەیە ئینسان مستەخدم کات لە دەورانە متەئەخرێک کە دەوڵەت لە ئێرانە دروستەکەن بەمانە ئێژن نەوکەرانە دەوڵەت لێو دوا لە دەهەیە 20 پێیان ئێژن مەئمور دەوڵەت هەنووزیش بەعزێ مەردم ئێژن مەئمور لێو دوا لە دەورانە متەئەخرا پێیان وتن کێ پێیان وتن کارمەندانە دەوڵەت جا ئەم مەوجە کامە مەوجە ئەمە هەمان مەوجەوا تۆ لە شارە سنە ئەگەر پاسەبان نەوای تا کەنیشکیان پێت نێدا ئەمە هەمان مەوجە وا خەڵکە سەر لێ شێواوەکە وا مەجای ژیانی تەبیعیان لێگیریە دەمکوت کریان نیشتەجێ کریان کۆچ دریان مناڵەکانیان هەنریا مەدرسە و کلاسێک و 2 کلاس و 3 کلاس بوونۆ دەرەجەدار دەرەجەدار ژاندارمری بوونۆ چریکە ڕزاخان پێشمەرگەی وەتەن یەدوڵڵا ڕەحمانی سەرپێڵی ئەم گۆرانیە پێشمەرگەی وەتەنە بۆ چریکی خوێندەگە لوتفڵا جوان ڕۆی لەناو بەیتە گۆرانیەکە ئێژێ چریکی ناکەم ڕەنجی وە کۆیە ئەومە دوکاندار چاوم لە تۆیە ئەمە کەیە ئەمە دەورانە 1300 تا 1320 خەڵکەکەن و چریک خەڵکەکەن و مەئمورە ئیدارەی پۆست مؤسساتە دەوڵەتە ئێرانی سەر دەرتێرێ ئەم توڕەهاتەی کەوتە ناوە دەمە مەردم ئێران 4 فەسڵە و وڵاتێکی دەوڵەمەنە و ئێران ئاریایی و ئەمە لەکوێ فێربوون ئەم مەردمە ئەمە لە مەدرسە فێربوون کێ فێربوو کوڕەکانیان وا فێربوون بێژن ئەلف تەقزیەیان ئەگرتو و 2 کلاس سەوات دەوڵەتێکە لە ئێران خەریکون دروستیانە کرد ئەمان ئەوەنۆ کارمەندە 30 ساڵە بە حقوق و مەزایا و فرێک لە مەسایل ئەمە ئەو دەورانە سەوا ئەمانە بە عنوانە دەورانە شکۆ ناوی ئەوەن کوڕە کارمەندەکان و نظامیەکان و پۆلیسەکان و دەرەجەدارەکان وا بوونە شیفتەی ئێرانە ئاریایی مشتی داهاتی کە بەعدەن لە دەورانە خدمەتە چون دیپلۆمیان گرت و چون بوونە دەرەجەدار و بوون و خەلەبان و ئەمەنە خەریکە بەحسە ئەم جەریانەکە تا بزانی هیچ کام لەمانە ڕەوەندە تەبیعی تەی نەکردگا ئام مردمی ئێمە بە هوشەهوش گیریە چون دەسەڵاتی نەبوو چون هیچێکی نەبوو جا من لەودا چاپترهایەکی تر لەم کتێوە خوێنمەوە دەرمۆرد ئیسلاحاتە ئەرزی و ئەمانە چه اتفاقی کەوت و تەمامە ئیمکاناتەی کە دەوڵەت دایبوو ئەیتوانی لێیان بسێنێتەوە پس لەگرا مالکیەت حەق نییە ئیمتیازە حاکمیەت ئەیدات حاکمیەت ئەیسێنێتەوە هیچ کەس لەمانە حەجێ نەوگن کوڕی گاوان و شوان وگن دەوڵەت ئەیان کاتۆ پیاک ئەوە نۆکەرە دەوڵەت جا لوتفڵا جوان ڕۆیی باسی سلسلە مەراتبە بەگزایی ئەکرد دوو مەرتەبەی باسە کرد ڕەعیەتی و نۆکەری ئەو کاورای ڕەعیەت دەرەجێ تەغییری پیا کرد ئەوە نۆکەرە بەگەکە ئەڕویە بەردەمە ڕەعیەت ئەی تۆ نازانی بەندە نۆکەرم جا کە تۆ ئەوی تۆ نۆکەر تەزویحێ باغەی زلیان پێتەدا ئێستا دیکتانە هێنێت دەمە قۆپان لە پێ لە حەلیمی کوردستانە لە دیوە خاندانیشن تەزویحێ باغیان کردگەسۆ قەی خەنجەرێکی بێفەڕا خەنجەرێکیان پێ ئەدا و تەزویحێکی باغیانە کرد و قەیە تفەنگێکیشیان پێی ئەدا ئەوە نۆکەر هەڵەگەڕیاوە ئەیوت ئەی تۆ نازانی بەندە نۆکەرم ساحێوی تفەنگ و تەزوێ و خەنجەرم خزمەتکار ئاغەی سەروەرم باوەحیز هەڵسە بکەوە بەرم ئاوا حکومە جێل بە کاورایە گرت خب ئیسە بابێنە سەرە ئام اتفاقاتانەی کە بەحسی ئەکات لە ئێرانە دەهەیە 40 و دەهەیە 50 6 ساڵە پێشە ئێران ئەم کۆرپۆریشنە یەهود ساختەیە ئێرانیە در نواحی روستایی نیز دولت به مناطق دور افتاده چنگ انداخته بود و برای نخستین بار
برای نخستین بار در تاریخ ایران دست خوانین محلی کدخداها و زمینداران را از حکومت بر توده‌های روستایی کوتاه کرد، در حالی که برای چندین سده واسطه‌هایی مانند بزرگان محلی چونان حائلی بین جمعیت روستایی و دولت عمل می‌کردند. اکنون میان جمعیت روستایی و دیوان سالاری غول‌پیکر دولتی مانعی وجود نداشت. این دیوان سالاری نه تنها امور راجع به قیمت محصولات کشاورزی، توجه لمیزان دخالت کورپوریشن ایرانی لریخدان جامعه ایران، نه تنها امور راجع به قیمت محصولات کشاورزی، توزیع آب، اندک مسیرهای کوچ باقی مانده، یعنی تواوی مسیری کوچ عشایری بس و او مسیر کوچانش و عشایر ایان کرد هاوردی جێری دەسییان ئەندەک چەندین دانە مسیری کۆتا. وەختی خۆی پێتانم وت تۆ قەڵەمڕەوە سەرزەمینی بە کۆچە عێڵات مشەخەسەکەی، هەر تورکی ئیدعایە کەرکووک ئەکا ئەشێ مشەخەسی کا فڵان تایفەیە تورکەمەن لەکوێ بۆ کۆچی کردگە، چون لە سەرزەمینە ئێمە تایفە بووگە و عێڵ بووگە 500 کیلومتر کۆچی کردگە، 1000 کیلومتر کۆچی کردگە و منتەقەی بووگە کە هێنە خۆی بووگە. ئالەگا تۆ نەخشەی کۆچە عەشایرە نییە نێسن تا قەڵەمڕەوە تۆ مشەخەسکە. مشەخەسەن ئاماژەم کرد بە قسەکانە دکتۆر کەریمە سەنجاوی کە باسەکات کە گویا لفيما بين إيران وعثمانية، يعني قاجاري وعثمانية دوران متأخر، حق أدن بعيل السنجاوي كتا شمال بغاب الرواد كعالف جريسي. بلکه مدیریت 89 مزرعه دولتی و نظارت بر 8500 تعاونی دولتی دارای 1,700,000 عضو را هم بر عهده داشت. به نوشته مردم شناسی که وضعیت عشایر دورافتاده بویر احمدی را بررسی کرده بود، سرانجام دولت رؤیای دیرینه اداره کامل توده‌های روستایی را عملی کرد. رؤیای دیرینه نتوانی دست بکشید. اکثریت جمعیت هم سرزمین لکوێ بوو لەلادیەکان بوو، شار چه شکلی بوو ئەو چه تعریف قدیمە بوو. نەخستین بار بە ئاواتی کەیگەی 1340 تا 1350. جایسە فەکتێرێتەوە انسان از میزان زیاد تمرکز که در دهه‌های اخیر پدید آمده است شگفت زده می شود. اکنون دولت عملاً در همه حوزه‌های زندگی روزمره مردم دخالت می کند. زمین را دولت اجاره می دهد و سنپاشی درختان میوه، کود دادن به زمین، پرورش دام، زنبورداری، فرش بافی، فروش کالا، زایمان، کنترل جمعیت، سازماندهی زنان، آموزش مذهبی، درمان بیماری ها، همگی با دخالت دولت انجام می شود. این دیوان سالاری در بین جمعیت روستایی چونان گسترش یافته بود که دولت در سال 1353 برای سازماندهی دوباره همه روستاها جمعیت زدایی برخی مناطق و پرجمعیت کردن مناطق دیگر برنامه ریزی می کرد. اما زن یعنی چی؟ اما کوچدانکس و من ایجن مراحل مختلفی بود و ایوان لو شاخو داخه هاورد خوارو
لە مەناتق و لە وەتەنە خۆتان دوور کریان و لە شێوەی تەولیدە خۆتان دوور کریان و نامەی کە تۆ بەر ئەساسە تەوسعە بێم کارە بکەی، نامەی کە تۆ بازرگانی بکەیت و تەکە دنیای ئەمڕۆ ئاشنا بووی، نامەی کە تۆ بۆ سەروەت و بۆ ڕەفا خۆدەم کارتە کردوێ، بەڵکو دەوڵەتێ بۆ متیعکردن و نۆکەرکردنی تۆ جێبەجێەکە. چ کارێکەکە؟ مناطقێک محرومەکە، مناطقێک ڕەونەق پێدا تا تۆ کۆچکەی، فێرە کۆچ دەکا. لە سەفحەی 540 ئەیژێت یک مقام بلندپایه ایران در این باره به جهانگرد آمریکایی میگوید که روستاهای بسیار زیادی در ایران وجود دارد. بیشتر آنها غیر قابل دسترس است. لادی فریواتیا دست پیان ناگد. ما نمیتوانیم به آنها رسیدگی کنیم. اما نتوانیم برویم رسیدگیان پی بکەین. بنابراین میخواهیم شماری از آنها را در مناطقی که قطب مینامیم مستقر کنیم. یعنی ئەم لادیانە کلن لەبین بووین کۆچیان بین بێرینی بۆ جێگەی کە پێژین قطب. مقام بلندپایه دیگری توضیح میدهد که کشور از یک سو به 20 قطب توسعه و سوی دیگر به نواحی توسعه نیافته حاشیه‌ای تقسیم خواهد شد. قطب‌های توسعه از حمایت‌های دولت به صورت اعتبارات کشاورزی، طرح‌های آبیاری، جاده، کود شیمیایی، سموم دفع آفات گیاهی، تراکتور، مدرسه، مراکز درمانی رایگان و سوخت ارزان قیمت برخوردار خواهند بود، ولی نواحی حاشیه‌ای چیزی دریافت نخواهند کرد و بنابراین امید می رود که شمار زیادی از جمعیت خود را از دست بدهند. امید می رود که شمار زیادی از جمعیت خود را از دست بدهند. خب چه اتفاقی کود؟ مثال بم بوتان مثلا هاتن لادیکیان وەکو مەهاباد انتخاب کرد، لادیکیان وەکو پاوە هەڵبژارد، لادیکیان وەکو جوانڕۆ هەڵبژارد، بیمارستانیان تێبرد، مەدرسەیان تێبرد، مؤسسات دەوڵەتیان تێبرد، قۆی قەزاییان تێبرد، مردمی جوانڕۆیان، مردمی پاوەیان، مردمی مەهابادیان استخدام کرد، کردنیان و قازی، کارمەند، معلم. لادیەکە گەورە بوو، تەقیاوە، پیان وت شار، هەرچی لادەی ئەترافە بە ئیلتیجای 100 کیلومتر بەرقینەوە، ئاوینەوە، خەدەماتینەوە، دەوڵەت دەستی پێیا کێشاوە تا کۆچیان بدات، مەجبوریان بکا کۆچ بکەن بێن بەرەوە مەراکز قوتب. لە گراسەکێژە کوردستان حاشیە از تەوسعە نەیافتەست، دەبەرەوەی مەرکەزی پێپڕکەنەوە. سیستان و بەلوچستان تەوسعە نەیافتە است، دەبەرەوەی مەرکەزی پێپڕکەنەوە. ئەمە قسەی دەهەی 50 ها، قسە ئیستە نییە. بۆیە تارانە 4 ملیۆنیە ساڵە 57 ئیسە 12 ملیۆنە. بەچی 12 ملیۆنە؟ زاوزەی فرایان کردەگە، یا کەسانێک کە زەمینیان لەدەستا لە تەرحە ئیسلاحاتە ئەرزیە زەمینیان لێ سندیاوە، کەسانێک کە کەوتنە ئەم گێژەڵ و کە دەوڵەتداریە کۆچ دریان. بەچی کرماشان بوو گەسۆ 1 ملیۆن نەفەر جەمعیەت شارە کرماشان، 2 ملیۆن نەفەر نازانم بەچی سنەوای پێهاتکە. هەر وڵاتیانەوە نابوت بووگنەم خەڵکات کەسەوێ دەهات کەس ئەم شارانە چی بکە؟ بڕاتە کارخانە، تجارەت بکە. تۆ یا خەدەمات ئەدەی یا تجارەت ئەەکەی یا تەولید دەکەی، چیەکەی لەم شارانە؟ سوالکەرە دەسە دەوڵەتی، دەوڵەت کونا ڕزقەکە واوە دەسیوە، مالکیەت ئەزانت دەوڵەتە، پوڵەکەی واوە دەسەوە. جا ئەم پوڵە داوە کێ؟
مەسەڵەن ئەڕوا لە شارە جوانڕۆ ئەگەڕێ دانەیە تێ هەڵدریاک ئەدۆزێتەوە و ئیتر فرە خاس جافی قسەکە سەروەنێ لاریش ئەوەسێ دەمە قۆپانێکی 2 متریش نەفەکەکەی 9 متر شۆڕە ئەکاتە پێی فرە جافی خاس قسەکە هۆرت بۆ ئەکا وەکو عەلی نەزەر سیاچەمانەی هەورامی بۆ ژێ لە عوسمان خاستر ڕەنت ئەداوەوە کاورا خوازانێ کوڕە کامە ڕعیەتوگە نۆکەرە کێوگە بێدایک و باوکە کامە بۆ تەس ئەمە لە پڕێکە ئەوێت و سمبولە مردمە کورد خوا هەڵی ناگرێ و هۆرە خازەکات و سیاچەمانە فرە خاس ئێژێت و چڵێ ڕێواسە کات و قەی خۆیان و کاڵاقنیە کاتە ئەو لای شاڵەکەیا و لە داڵانیا تێتە خوار و وە سیاچەمانە و وە کەڵڕەمانە و فیلمە ئەحمەقانە لە خۆی ئەگرێت و ئەوێت و فەعالە مەدەنی و ژینگە دەیان مردمە گشتی داپۆسیاگە و لە برسا مرد و کاول بوو گشتی بوو گەسۆنەوەکەرە دەوڵەتە ئێران و حەدی بوو گەسۆ 1 ملیۆن تمەن و 2 ملیۆن تمەن و چاپلوسی ئەیکا تەمەلقە ئەیکا درۆز ئەیکا 1000 چهرەی هەز کڵاو بەردارە بێ ئەخلاق بووگە غروری لە دەستداگە لەوێ آخر پاوە و جوانڕۆ و بۆکان و مەهابات پاریسە تۆ مڵکیتیا ئەفرۆشی وە 15 ملیارد تمەن آخر بە کامە خەدەماتە تجاری و بە کامە سەنعەت و بە کامە اقتصادە گەورەی شاریت تەراکۆم لە شارە پاوە ئەفرۆشی 5 تەبەقە شارداریە پاوەیە مەحسوورە لە ناوە شاهۆ ئەم گشتە کێوانە لە پڕێکە عەدێ لە پاوە ئەو 9 میلیاردە معلومە منۆکەرە دەوڵەتە ئێرانە معلومە ئەمە بە تەمامە قودرەت ئەکۆشی بۆ دەوڵەتە ئێران معلومە ئەمە بە تەمامە قودرەت مردم ئەخەسێنێت دەمە قۆپانی شەکاتە پێی و خواهەڵی ناگری و کاڵدەسماڵە زەرد و شعرە هەورامی و ئەچین ئەمانە کێن ئەمانە هەر ئەوانە وا سەرگەردان بوون کۆچ دریان بێ مەسرف بوون ئیسە 2% 3% تەقیگن بەدەست دەوڵەتە ئێران وانە ناوی شەبەکەهای قاچاخە مختلف و وانە ناوی ڕاندهای مختلف و یە بەزەک دووزەتێکی زاهریش و دەمە قۆپان و کڵاو دەسماڵ و کۆمەڵە و دموکرات و ئەم چرت و پرتە ئەکەن تا مردمە خەسیاگەکە وا هەرچیشتە لە دەستیداگە و دەوڵەتە ئێرانی زەمینی بردگە دەرامەدی بردگە ئازادی بردگە حەقی ئینسانی بردگە گشتی بردگە ئیحساس نەکە کوردبوون چییە؟ دەمە قۆپانێکەوە فعالە جامعەیە مەدەنیە ژینکە بارێز لە مەریوانی کاتە پێ ئەو کوردبوونە وا بەچکە ورچێگەگرێ وە شیشە و مەمڵە شیرە کاتە ناوە دەمی فرە ئینسانە گەورەیەکە و ئینسانە خەیرە ئینسانە گەورەیەکە ئەمە اتفاقا لەم سەرزەمینە کەوتگە هەروە کە تەوزی هەمدا ئەوانەی کە بێخەوەرون لە دنیا ناگەهان کۆرپۆریشنی یەهودە ئێرانی و دەوڵەتە پەهلەوی کلکی گرتن فڕێدانە مەدرسە و 2 کلاسەوات و 3 کلاسەوات بوونەوە پاسەبان وا لە شارە سنەگەر پاسەبان نەوایە تا کەنیشتیان پێت نەدا چون تەعاونیە پاسەبانیت بوو چون حقوقە 30 ساڵات بوو چون ئەوتوانی شەقبەی لە خەڵکی چون بۆنس و مەزایا و ئەمانتە بوو نۆکەرە شاهنشاه ئاریا مەهرویت ئاوای دێهاتی ناگەهان نابوود بوو و فورە کالای غەربی ڕژیا سەرزەمینە ئێمە مەحسوڵاتە قەدیمیتر بە دەردی نەخوارد 300 ساڵ بووە مردمە قەتیسما بوو واردان مەرحەلە بووی کە ئەمڕۆز دە ئێوە ئێستازان وانە کامە سەحنەی تەئاترا نەقشە ئێوە چییە ڕۆڵە ئێوە چییە تۆ لە ئاخێز و کوردەوارە سەربەخۆ چی تێگەیگی کامەسە پێگەهای ئیجتیماعیتان کامەسە بنکەگەلە گەورەیە مردمیتان و ئێوە فکرەکەن من مەشایە بڕۆیە مەلای عەرەبستانە سعودی و دەوڵەتە ئێرانی و وزارەتە ئیتلاعات و وەکو ئەم تەجروبەهای قەبلیە ئوردوگایەکم بکردایەتەوە 4 دەمە قۆپان لە پێ و یەکی کڵاشینکۆفێک و بم هەناردایانە بکوژیانە تا بۆ من و بۆ حیزبەکەم بۆیەوە ناو من کارم کردە خەریکە فعالیەتەکەم ئەمە ئیرادی وا لەکوێ ئەم دەرک و دەریافتە ئێوە لەکوێ سەقەتە ئێمە لە ئەبتدای زندگیمان و تا ئیستا هەرچیشتمانە سەقەتە
بۆ چون بێدەسەڵاتی، بۆ چون مالکیەت هەروە کە لیبراڵەکان ئێژن حق تەبیعی ئینسان لايف پرۆپەرتی ئەن فریدەم ئازادی مالکیەت و حق حیات جزء حق بۆ ئێوە نییە و حق تەبیعی نییە. امتیازە دەوڵەتە ئێرانیە مەیلی بێ ئەیدات مەیلی بێ نایدات، مەیلی بێ لێ دەسێنێتەوە وەکو ئاوی خواردن. ئیستا کامتان فرە پیاگن؟ دەوڵەتە ئێران بێت ماڵتان بووە، ماشینتان بووە، پوڵەکانی ناوی بانکتان بووە چیەکەن؟ حەجێکتان لە دەستێت چیەکەن؟ مەیلی سی ئێوە امتیازێکە داگێ پێت مەیلی سی لێ دەسێنێتەوە. مەگەر ئەمیر خوسرەوە ئاریای نەگرت کوشتی وتی 3500 میلیارد تمن اختلاسی کرد بە کوشتی، تەواوە سروەتەکەیشی مسادرە کرد، مەگەر کاورای شاندی زیان وا پێ نەکرد. ئەمە ئەو جامعەسە ئێمە کەوتیینە ناوی. جا من لەم تەحلیلە گەرەکمە بێمە سەر ئەوەی کە چه ئەتفاقێکە کەفێ. تەحلیلە ئیسماعیلە خەتیبیش با بمێنێت، چون من یەت دیبەیتێکم ئەوێت لەسەر ئیسماعیلە خەتیب و لەسەرم جەریاناتەی کە دارودەسەیە بەیتە ڕەحبەری و خامنەی خەریکن ئەیوەنە بەرەوە تێمە سەر ئاویشە. وەلێ با ئەمە سەقامگیر بکەم تا ئێمە حاڵی بووین چه ئەتفاقی خەریکا کەفێ. ئیستا ئێمە واینە کامە دنیا، ئێمە واینە دنیایەکەوا گۆڕیاگە نسبەت بە 40 ساڵە پێش. ئێمە واینە دنیایەکە وا ئەوسا شعارە ملی و قەڵەمڕەوە سەرزەمینی و دەوڵەت و ملەتە ئومورە ئینتزاعی ڕەنگی باختەگە. بزانە تۆ دەمەکەیت و کاورایە کاولە تارانی وا نانی بە ملیۆنی تمەنە و خۆی پڕە لە حقارەت گەرەکێ بەسەر توا خۆی بنوێنەوە تۆیژێ تەجزیە تەڵاب. ئەمە هەم خۆی ئەحمەقە هەم تەمامە ئەترافیانی لە خۆی ئەحمەقترە. تەجزیە تەڵاب ئەو کالاسە وا ئمڕۆ سەروەریە دەوڵەتە ئێرانیەکەی ئەوی برگەسە ژێری سوعال و سنوورەکانی دابەزێنێت. تەجزیە تەڵەب ئەو کۆڵبەرەسە وا کالای قاچاق تێرێت و ناچێتە ژێرە ساڤرنتیە دەوڵەتە ئێرانی و ورودی ئەکاتە ناوی ئەو جامعە و قەڵەمڕەوی و قانونی و مؤسساتی و حیچ ئەگرێت و دەوڵەتە ئێرانی ناتوانێ حەچێ لە بەرامبەریا بکات، بەڵکو خۆی خەریکە ئەوێت و شەریکە ئەمە. ئەوە تەجزیە تەڵەبیە. یعنی تۆ ئیدعایەک لە حاکمیەتێکەی بێشەریکی جواوە کەس نایتۆ گشت کەسێ ئێژێ لە ژێرە ئەمر تواوێت، گشت کەسێ ئێژێ بە گوێرەیە قەوانینە تۆ ڕەفتارکە لەگرا گشتی خریا بەسە ژێرە بە مەرزەکانە ناناسن، ئومورات و مؤسساتە ناوەنە ڕێوە دەوری ئەدەنەوە و تۆ چۆن بەربەماگری یەک زمانی ئیدئۆلۆژی سنوورەکانی دائەبەزان. ئمڕۆ سەرمایەی ماڵی دایەبەزێنی، ئمڕۆ مراوداتە بازرگانی دایەبەزێنی، ئمڕۆ کالایە لە فڵانە جێگە تۆلی دەکری دای ئەبەزێنی وە پێلەخە خۆی کات و حەچی جێگەیم دنیا. بەر بەچی ئەگری تۆ لە عەسرێکاوا پێ ئێژن عەسر جیهانی و عەسر بازاڵ و نێئۆلیبرالیزم هەر ئەمانەی وان نێئۆلیبرالیزمیان هاوردگە خەریکە دیوار کێشاندنن. دیوارن دەر دیوارن دەر دیوارن دەر دیوار. عێراق خۆی دیواری کێشاگەوە دەورە تێن بەغایە دروست ئەکەن دیوار وە دەوری و کێشاگە لە ناوە دڵە بەغایشا تێن منتەقەی ئەخزەر دروست ئەکەن دیوارە کێشنەوە دەوریە. لە ئیسرائیلە دیوارە کێشنەپەینە کەرتە قەزە. لە ئێران بینی پاکستان و ئێران دیوارە کێشن، بینی تورکیە و ئێران دیوارە کێشن. دێخۆیەوە قەرار و سنوورەکان ناون. چۆنە ئیستا کوێتان بەری خوارگەگرەکتانە بەر بەچی بگرن؟ بەر بەو شتەی وا خۆتان هاورتان وتان شتێ بێرین و مردم محتاتکەین و بیکەینە مەسرف گەرا و مردم باوەڕی لێ بسێنین و ئەخلاقی لێ بسێنین و بیکەین و لەزەت تەڵەب. دێ هەر ئەمە کاولتانەکە. بۆ چون پێگەهای تری قدرت دروزەوێ ئەم دەحفە ئینسان ئینقلابی دروست ناوێ، قاچاقچی مەوادی مخدر و کالات بۆ دروزەوی و ئەم دەحفە قەتڵ ناکە وەکو ڕاستکۆلنیکۆف وجدانی بێتە ئێش. نه، ئەم دەحفەوە خۆی ئەژێ پرۆفێژنەڵ حرفەیی. بۆیە ئەدا لە کاورای کوژێت ئەگەر یەکێ بێ خەی بگرێ ژێ بۆ کوشتە
ئەژێ this is not personal, this is business. ئەمە شخصی نییە، ئەمە کاسبیە. I'm a professional. من پرۆفێژناڵە، من حرفەییم، من پیاوکوژە حرفەییم. هەروە کە لەش فرۆشەکان ئەمڕۆ بگنۆ بیزنس وومن، کارگەرە جنسی. خۆ هەڵی ناگرێ، خۆ حیجبارە ئەخلاقیەکی نییە، نێسی لە شێسی و مەیلێسی و ئەڕوای داوە کرایە وە تۆچی ناویشی کارگەری جنسیە. قاورە قاتڵ نییە، کاورە شغڵی ئەمەسە بکوژە، تۆ ئەکوژێ، پولی پێدەن تۆ ئەکوژێ، پرۆفێژناڵە. دێ ئەم جەهانەی ئەمانە دروستیان کردگا و سار دەقیقەن ئەوێتۆ مستاقە جامعەکەی تۆماس هابز. ئێستا دەوڵەتەکان قودرەتیان نەماگە. ئەمریکا ڕوا دیوارە کێشەی لە بینە مەکزیکە وە چه بەهانەیە؟ وە بەهانەی ورودە پەناهەندەکان، فاندامنتالیزم، تەرۆریزم، کالای قاچاق مەوادە مخدر دیوارە کێشن تا ئەم دەوڵەتە حەفزکەن. حەفزەوێ دە کاورای ئێرانی ئەگەر شعوری بگایە حیزب دموکرات تەجزیە تەڵەبە یا کۆڵبەرێکە یەخچاڵ قاچاق ئەکا، جیوە قاچاق ئەکا، ویسکی قاچاق ئەکا، مەوادە مخدر قاچاق ئەکا، دەوڵەتەکەی ئەو گومرۆکاتی و مؤسساتی گشتی دەورەداتۆتە کە سپای پاسدارانە. سپای پاسداران خۆی یەکەم قاچاقچیە، چون سپای پاسداران ئەزانی ئەگەر خۆی نەیکا دیگەران ئەیکەن، دیگەران بیکەن تەبدیلەونە قودرەت. بوونۆ قودرەت ئەو جارنە پۆلیس معنای هەست، نە ئیدارەی ئەمنیەت معنای هەست، کارتەلهای گەورەی مەوادە کالایە قاچاق دروست ئەوێت، ئەو جار هیچ نیروی ئەمنیەتی چاریان ناکە. کاورا قەتڵیش ناکە لە بەرەوەی پێی بەربخوا، عینی خیاڵ نییە، 400 نەفەر سەر بۆ ڕێ عینی خیاڵی نییە، حرفەیە. ئیتر لەگرا نە ئەخلاق هەست، نە قەهرەمانیەتی هەست، لەگرا وەختی پوڵ ئەوێتۆ پێوانە کوڕە گەنگە پیا و کوژێک و کەنیشکێکی لەش فرۆش وا پول دەرتێرن و کار بۆ گەنگێکەکەن فرەفرە ئینسانهای خاسێکن. جامعەکە وای پێێتی دروستە، ئەمە و جامعسە وایەوە دروستیەکەن. ئێمە هەلایە ئەمە لە ئەوروپا و لە ئەمریکا خەریکی دەوێنی. پس ئا لەگرا دەوڵەت میلەتەکان دووچارە بحرانە گەورە بووگەن. و ئەمە تووشیان ئەکا. سپای پاسداران لە دەوڵەتە ئێرانی گەرەکێ دەستی بەم شەبەکانە بوێت، پێکاکا و کۆمەڵە و دموکرات و کۆڵبەر و سوختبەر و بەنادر جنوب و قاچاخە نەفت و قاچاخە پتروشیمی و قاچاخە سوخت و قاچاخە مەوادە مخدر و قاچاخە کالا و مۆبایل و هەرچی شتە. سپای پاسداران گەرەکێسی خۆی کارتەرە عەسلیەکەوێ بۆ خاتری ئەوەی گشتی بوون و نەوچەی دەسە خۆی لەبەرەوەی دەوڵەتی لەدەست دەرنەچی. حاکمیەتە ئەم قەڵەمڕەوەی وا لەسەری دانیشکردنم کۆرپۆرێشنە لە دەستی دەرنەچێ. وەلێ حتا ئەڕواتە بەرەو ئەو جامعە وا دروستیەکەنەوە و ئینسانگەلە وا دروستیەکەن، سپاهە پاسدارانیش تێخی کولەوێ، ڕەقیبی بۆ پەیا ئەوێ، ئەم دەحفەر ڕەقیبێ وا یەکتری خام ئەخوەن. جا ئەمە با ڕەبت بەم و بە ئاغای ئیسماعیلە خەتیب. ئایا ئیسماعیلە خەتیب وەزیرە ئیطلاعاتە ڕئیسی تەخەسوسی مەرجع تەقلید خەساندنە، تەخەسوسی ئەوەسە. ئەم ئاغا ڕئیسە ئیطلاعاتە قوموگە. پێشووتر بێژم من سەرەتا گەرەکم بێژم کە ئاخێز چیەکە؟ ئێمە تەحلیلە سیاسی ناکەین چون ڕۆژنامەنگارین، تەحلیل ناکەین چون پیشگوین و ڕەماڵین. نە، ئێمە ئەن جۆرێک کە حاکمیەتە ئێرانی و ئەربابەکانی حرەکەت ئەکەن مەترەحیەکەین بەریان پێگرین. یعنی ئێمە باسی جانشینی عەلیە خامنەیەکەین، تەمامە سەعیمانە مەسە جانشینی اتفاق نەکەوێ، عەلیە خامنەئی چی و بڕاتە لای چەرخی نەتوانێ لە ناو خۆیانە بێت و شەڕە قودرەت و ئەوێت ئیشێ بوێت.
ئەگەر نەوێت ئەو زەعاکە تەواو خراوە. ئێمە بۆیە تەحلیلەکەین، نایەڵین ئەوە وا خەریکە بەرنامەکە ئەواتە بەرەو بەڕاحەتی بیواتە بەرەو، نایەڵین. بۆ ئەوێنی کاوراوان لە ناوی ئاگرەکە خۆی نازانێت چۆن تەسمیم بگرێ بڕیار بدا. کاورا خۆی نۆکەرە دەوڵەتە ئێرانە و بەشە ڕاندخوەرە و قەرارە حەزبیکەن لایوەن، نازانێت چۆن تەسمیم بگرێ. ئەزانی بۆ چون ئەو پێگەی گۆڕیاگە لە جێگەی حاکم و ئەنوارێت و خۆیە، نە لە جێگەی مەردموێ بنوارێ و حاکمە. بۆیە ئێمە قسەکەین تا ئەو هانەهانە بدرێ لە بەرامبەر عەلی خامنەیی بوێسێ. ئیسماعیلە خەتیب ئەوەسەوە حملەی کردە بنەماڵەی منتەزری قایمەقامە ڕەحبەری، ئەوەسەوە خانەوادەی مهدیە هاشمی گرت و مهدی هاشمی ئێدام کرد، پەروەندە سازی بۆ کرد. هەر ئەوەسەوە حەسرە منتەزری کرد، هەر ئەوەسەوە ئامارە تەمامە وتی و فتی بیوتە مەراجع تەقلیدە شیعە ئەزانێ، خۆیشی بووگە سۆمەلایەکی عەمامە ڕەش. ئای عەلیە خامنەیی، ئەم حکوومەتە نگریسەوە تۆ بەرئەساست جنایەت و خوێن داتنیاگە، ئەم خوێنە خۆت ئەخوا، خانەوادەیش ئەخوا ئەتخوا، چون ئێوە هیچ کامی بەرئەساسە هیچ ئوسول نەبوو، ئێوە حتا قانون خۆتان ڕعایەت ناکەن. ماکیاول ئێژێت ئای عەلی خامنەیی حاکمێک کە قانونێکە خۆی وەزعیەکە خۆی ڕعایەتی نەکا تڕۆ ئەوێ. تۆ خۆت قانونە دانیاگە، خۆت ئێشێ ئەوەڵ نەفەر بیوەیتە بەرەو تا مابەقی مردم تەعەسی پێ بکەن، تۆ دادگای نەمایشی دائەنی ئەحکامیش هیچ وەق ئیجرا ناوێت. بعد سەر مردمەکەیتە ژێرە ئاو، بازیە قودرەتەکە ئەمەسە مشتێ فاسد کەوتگنە کناری یەکتری وەکو زانو کەوتگنە کناری یەکتری، تۆیش دانەیە بنە جوولەکەی قەوارە بچووکی کەس وە پیاگە نازانێ، وەلی سەرەکەیان داگەسە دەستەوە. بۆیە گشتان لە یەکتری مڕەوەنەوە، شەڕی عەسلی ژوا لە بینی ژنەکانتان و کەنیشکەکانتانە، مناڵەکانتانە. ئێوە کارتان بگە سۆمەی سەر یەکتریەکە لە ژێرە ئاو. ئیستا ئیسماعیلە خەتیبتان هاورگە ئامارە بیوتر تەمامە مەراجعش تەقلیدی هەست، نقاط زعفیانی هەست لە بووکیان، لە کوڕیان، لە نەوەیان، لە زاوایان هەسی. هاوردکتە بۆ دەمکوتکردنە ئەوانە. ئێوە حاکمیەتێکی درۆزن، ڕیاکارن و بە هیچ معیارێکی ئینسانی ئەقڵی و منتەقی ناخۆن، مشتت جنایەتکارن. ئەوەی ئرادە بکا لە بەرامبەرتانەوە بوێسێ لە دەوڵەتەکەی ئەفغانستان فەشەلتر و کاولتر و قڕۆڵترن. بۆ کەسێ لە بەرامبەرتانە ناوێسێ چون مردمەکە وا لە بندستانە هیچ غرورێکی نەماگە. مردمەکە ماستا و چییە؟ مردمەکە بێقەبارەس، مردمەکە بێکەرامەتە و کەرامەت ئینسانی لە خۆیان ناوێنێ، بۆیە تۆ لەوێ پاڵە داگەزەوە. وایان کردگە بە مردمە، مردمێ وەتەنی لێ سەند و مالکیەتی لێ سەند و قەوم و عەشیرەتی لێ سەند و پەیوەندهای ئیجتماعی لێ سەند و فڕەتدا و نقاتێکە دروست کرد بە ناو قوتب کۆچاندنە. ئیستا مشتێ بێهۆڤیەتە لە تاران دروست کردگە معلوم نییە کوڕەکێن، مشتێ بێهۆڤیەتن، مشتێ بێبنن، مشتێ سەرگەردانن، بۆیە تۆ پاڵە داگەسوم لە سەریان. ئەوانیش ئاوارەی دنیان، هیچ تعلقێکیان بەو سەرزەمینە نییە، ئەو سەرزەمینیشە هیچ تعلقێکی بە ئەوان نییە. بڕۆ لە گورجستان و دەرئەچن و ئێستا گورجستان مەجالیان پێ نادا تا ئەم ئوروپا یەکەم پەنابەران ئەم ئوروپا بە ئێرانین، گشتیشیان مەسیحی و گشتیشیان بێهۆڤیەت و دەی ئەمانە ئەگەر تعلقیان و خاکە بواە و خاکە تعلقی بە ئەمان بواە، ئەمانە لەو خاکەدا نەئەنیشتن، ئەیان هێشت و حەق مالکێتیان لێ بسینی وەتەنیان لە ژێرە پاپکێشی تۆ منابعە ئەم سەرزەمینە غارەتکەی، چو ئیران مەبات تەنەمەن مەبات کاورای کاولە درۆزن، ئێران بۆ تۆ ئەمبارە پولی 1 ملیۆن تومەن و 2 ملیۆن تومەنە تا بتوانی ئەجزی لێو دوابۆی دەرەچی. ئیستا کامتان ئەمکاناتە ئوروپاتان پێبێن تارانی و شیرازی و ئەسفەهانی دەرناچن، ئەو کاولستانە ئێرانە جێنەیاڵن و دەربچن. چەند نەفەرتان
ئەو سەرزەمینە تەعەلوقی هەسپێتان چۆ ئیران مەبات تەنێ من مەبات ئەمە گشتی شعاری یەک مشت درۆزنە فاسدە چاپلوسە و ئەگەر ارتباطاتە دەوڵەتە ئێرانی نەمێنێت حەچی بە هیچ ناوێت بەم مقدمە کە من بەحسم کرد و گەیاندم بە ئەگرا ئێوە بەم نەتیجە ئەگەن کە ئەساس دانانت دەسەڵاتێکە ئەم دەسەڵاتە بە شێوەی تەئاترە ناوە خیابان و تەزاحورات و مردم بێ بڕوات دەنگمان پێبدان نییە ئاخێز لە لەحزەیە کە دانریاگە تەولید قودرەتی کردگە بەدەیان و بە سەدان مسلحینە پەیڕەوی هەست وەیستە پەیمانە حەیدەری و یاراناخێز خەریکن نمودە مادی پێ ئەدەن حەچیش پەلەمان نییە هاوکات خەریکین بنیانە قودرەت دائەنین کاری بۆکەین ڕیشە ئەدەوێنین لە ناوی ئەم دنیا بانەوەکانمان هەڵیگرن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە حەیاتی لەبەی ناچێت نەسڵەن دەرنەسڵ تا هەزاران ساڵ ئێشێ بڕوات و ئەوەڵین بنکەیە بتەوە قودرەتە ئینسانە کوردیە لە ناوە ئەم گۆی زەمینە لە ئەمریکای لاتینۆ تا ژاپۆن ئێمە وەها قودرەتی دانین تاران سەهلە ئەستەمبوڵ سەهلە 100 ساڵی پێ بچێت با 100 ساڵی پێ بچێت ئەم بنکە دائەنین خشت بەرد لەسەر بەردایەنین حتا ئەوێت و کاخێکی ئەستور و کۆشتێکی ئەستور ئەم قودرەتە خەریکە دانرێت و مەوجودە ئەو جار وەختی بەڕۆیەتە مادیە ئێوە گەیی ئەوانەتانەوە متەزەلزلن و ئەوانەتانەوە بە شوێنە چاپلوسیە ئەگەڕێن مەجالێ پیا ئەکەن بە عنوانە ئینسانە کورد لەحزەیە بەشەرون و بێن لە ژێرە مەتنە ئاخێزان نەفەسێکی ئینسانی بکێشن و تەمرینە ئینسان بوون بکەن ئەم کاریشە بەشای ئێمە بمان کردایە و ئێمە ئیکەین چون ئێمە پەلەمان نییە بێژین زندگیمان نەکردگە زندگی شتێکی ترە زندگی ویلایەکە لە جەزایرە قەناریا و ئەستەخرێکی ئاوی هەسوو لە 2 متر و شیرجەی لێبیت و 2 ژنوە بیکینی و دانیشتون و حتەوە خۆشە با بڕێنە و زندگیەوە سەریعی بکەین پارەمان گەرەکە تۆ ئەگەر شعورە بوایە ماشین کالای مەسرەفیە لە نقطەیە ئەی ئەڕۆیتە نقطەیە بی مبلە ڕاحەتی نییە پاڵبەی تۆ سراحەتی تیا بکەی ماشینێ 200 دلاری هەمان کارەکە وا ماشینە 2 میلیۆن دلاریەکە هیچ فەرقێکی نییە لە نقطەیە ئەی تۆ ئەوات بۆ نقطەیە بی ئەمە کولری هەسوو پاڵە دەی تۆ پشتە ماساژەدا و ئەمە فقط تۆ ئاخەڵەتێنێ و تۆ ئەنزانە ئەحمەقێکی نازانی ماشین چییە لەزەتت زندگی ئەو تەجروبە نابەسە کە تۆ لە ئینسان بوونت ئەیکەی و لە پڕێکە ئەفەهمی خۆت کەی ئەم ڕۆڵە چییە تۆ خەریکی بازیەکەی من ڕۆڵە ئینسانە سەرگەردانێ ناگێڕم من ڕۆڵە ئینسانە بێ بنەمایە ناگێڕم من فکر ناکەمەوە بۆ مناڵەکەم ێشێ دوکانێ دابنێم من فکرەکەمەوە بۆ مناڵەکەم و بۆ مناڵانی وەکو ئەوی ئەم سەرزەمینە ئێشێ قودرەت دروستکەم ئێشێ بنەمای بتەوێک دروستکەم مجموعەیەک ئینسانی دروستکەم پەیوەندگەلێک ئەمیق ئیجتماعی و ئینسانی دروستکەم دەسەڵاتە سیاسی و دەسەڵاتە نظامی و دەسەڵاتە ئابووری بۆ دروستکەم تا بێدەسەڵات نەوێت تا کەسی ئێرادەی پێ تەحمیل نەکا لە کوڵە سووچێکی ئەم دنیا هەرکە قامێکی بۆ برد قامێکی بقرتێنێت کەس نەتوانێت دەست بووە بۆ مناڵم سەرگەردان بەناوە ئەم دنیا نەوێ پۆلیسی هەر مەملەکەتێ بیگرێ و شەقی تێ هەڵبا بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وا لە ئەو دەورانەی واوتی چەنی ئیرمانان مەگێڵم هەردان مەکۆشم پەرێ ئائینە کوردان چۆن مەکۆشێ پەرێ ئائینە کوردان ئەم کوردە تێنە ئەستەقباڵی گشتی نا ئیرمانەکان لە دەورە خۆی کۆ ئەکاتۆ ئەمانە بنەمادا ئەنێن مردمەکە تێدە نزیکیانەوە چون ئەمانە بنەماکەیان دانیا چون وەختی ئێمە خەریکوین ئاخێزمان دروزەکرد خەڵکی بۆ خەریکە چیەکە لاوە بڕۆ دوای زندگی تا دێم و زندگی چییە تۆ ئەیکەی و من نایکەم
چییە تۆ فکرەکەی تۆ کەواو فرە ئەخۆی باینجان فرە ئەورژێنی فرە سیاچەمانە گوێ ئەدەی ئینزیبات فرە هەڵەخەیتەوە دیارە کالای قاچاق فرە ئەفرۆشی تۆ چیەکەی فکرەکەی تۆ زندگیەکەی من زندگی ناکەم تۆ بۆ فکرەکەی من خەریکم زەجرە کێشم من خەریکم دەسەڵات دائەنێم بۆ خۆم بۆ عەزیزەکانم بۆ مناڵەکەم بۆ مەردەمە سەرزەمینم ئەلەم فەلاکەت و لەم بێ سەرگەردانی و بێهویەتیە دەربێت یەکێ مەشەیە داینە یەکێ مەشەیە ئەم بەردەی دانیایە وا تۆ نەفەحمیکتە زندگی چییە نە ئەزانی زندگی چییە نە تەحلیل ئەزانی بکەینە ئایندە ئەناسی تۆ ماتەڵی بزانی لەکوێ دەڵاڵیەکە پێی ئەکرێ شتێکە دەستکەفێ ئەم لەحزە بیخۆی نەمری تۆ تەسەور لە لەزەت هیچێ نییە ئللا ئەو تەساویرەی سەمعی بەسەریەکە بۆتی داهانێن وی لاو ژیلاو نان و کەباب و ماشێن و کلی دێگریتە دەسە هەر سووڕیە دەیت و وەختە دڵە بتەقێ چوار نەفەر نەوێنێت و مەسەڵەن وەنەوشەیەکە هەست چی بکەم وەنە شۆدە ماڵە هەست چاو دەرهات ماڵە هەست چی بکەم دەی ماڵە هەست شخصیەتیش هەست تەکلیفە خۆتیش مشەخەسە بۆت فکرێ لێ کردگەس و کوڕەکەت سوحا کەسێ فەرمان بەسەریەوە نەڕانێت پێ گەورەیە کوێ لەم دنیا پێگەی مناڵەکانی تۆ لەم دنیا وا لەکوێیە کاول وا لەکوێ کارمەندە شەهرداری و کارمەندێکی بانک و کارمەندێکی دارەی پۆست ئەمە ئەو ئایندەسە بۆ مناڵەکە تەسەورە کردگە پس ئێمەمانان بازیگەرانە تەئاترێکین کە فلبداهە خەریکین زندگیە خۆمان بازیەکەین نازانین نەقشمان چییە ڕۆڵمان چییە سەرگەردانین نازانین لەکوێ دەستمان پێکردگە و بەرەو کوێ ئەڕۆین بۆ ئێمە لە ئاخێزی شابەدی ئەکرێ کاورە نافەمێ فکرەکە ئێمە تەحلیلە سیاسیەکەی لەبەرەوەی پێشگوین لەبەرەوەی ڕۆژنامەنگارین ئەو بیشنەفی حەزی پێ بکە ئێمە تەحلیلە سیاسی ئەەکەین لەبەرەوەی بیشێوێنین لەبەرەوەی نیروگەرێک کە بازیگەرە قدرەتن کەونە گیانی یەکتری کاورە دەقیقەن بێتە دەستی چ خەوەرە لوتە چاقۆکەی هاورگەسە بنە ملە ئسماعیلە خەتیبیان لەوێ دانیاگە مەراجع تەقلیدە شیعە با بزانن نەخوەتان نە کەنیشکتان نە نەوەتان نەژنتان نێ لە ئەمانە خەتیب هەر ئەوەسەوا لە دەهەی شەستا لە ئەوجە شیعە بازیە پەلامارە مەرجع عالی قەدرە شیعەی شەریعەت مەداری و مەرجع عالی قەدرە شیعە ئایەت الله عوزما منتەزریدا بۆ عەلی خامنەئیە بێهویەتە بنەجووێ ترسە زاوەر جا تۆ ئەگەر شعورە بێ بنواڕیتە وەزعیەتە منتەزری کۆتا نایی ئەحمەی خومەینیان کوشت حەسەنە ئەنتەر وە دیارە باوکی و هەڵەخاتەوە لە قەورەکەی باوایە دۆ پیاکە ڕەفسنجانیان کوشت کوڕەکانی پێکەنین وەسەری جەنازەکەی باوکی و فیلم بگیر کاورای کاو لە ڕاند خۆرواسەرە لێ شێویاگە حیچێ نەوگی ڕاندە دەوڵەتە ئێرانی گەیاندی کێس جێگەیە با بزانی عەلیە خامنەی لە تۆ هیچترە بۆ تێڵی عەلیە خامنەی بتخوا بۆ تێڵی مشتێ تریاکی و شیرەی یە سپای پازداران بتخوێن بۆ تێڵیت کوڕەکە و پیتەخەنەوە پێیەکا چون ئێوە لە ناوە جنایەت و فەسادا گەورە بووگن پس ئێمە نەتیجە ئەگرین حرەکەتێک کە ئێمە ئەیکەین حرەکەتێکی یەکشەوە نییە کە تۆ بە سوورەتە تەئاترێکی ناوی خیابانی ببینیت هەر ئەتفاقی لەم کۆرپۆرێشنە ئێرانیە ئەکەوێ خەیرێک لەم مەردمە و قدرەتێ لەم مەردمە دەرنایێت چون ئەم مەردمە تەکلیفی تەکی خۆیان مشەخەس نییە ئەم مەردمە گوێ لە مستە ڕەسانەکانە دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە یەهودی جەهانی خەریکە ئەیواتە ڕێوە
وەلی هەر ئەمانەی ناوە حاکمیەتی یەکتری ئەخوەن و ئەم جنایەتە لە جێگەیەکە ئیتر کاملەن بەری بڵاو ئەوێ. حەلیمە کوردستانتان دی، ماجرای لاهورە شێخجەنگیتان دی، بڕۆن خانەوادەی بارزانیش تێکەوتگە لە شێخ ئەدهەم وەگرتگە تا براکەی مەسعود وا دەرچوو بێسەوە لە ئاڵمانە تێئەکەون. ئەساسێک کە بەرفەساد و جنایەت دانریا ئەم جنایەتە تەساعودی ئەڕواتە سەر و تۆ ئیشێ هەر حەزفکەی ئەم لابووی ئەو لابووی ئەم لابووی ئەو لابووی لە پڕێکا ئەوێنی گەمارۆ ئەدری. حکایەتی ئەمانی شێواسە و حکایەتی جەهان ئەم ڕۆژیش کە من بۆتانم بەحس کرد ئەمەسە. ئەم دەوڵەتانە جڵەوەکان لێ ترازیاگە وەلێ وەکو قەومە سدوم و ئەمارەیان لێ قۆمیاگە لەگەڵ یەک مشت فاسد و جنایەتکار و چەق و کێش و خۆفرۆش و حرفەیی و پیاکوژ و ژنکوژ و بێ ئەخلاقا تەرەفن. جا بێسە بە دیارە ئەم ئەوزاعە لەم ئەوزاعە ئێمە ئاخێز و کوردەوارە سەربەخۆمان دروست کردگە بنکەی قدرەتێک کە لەم جەهانە منتەشر بکرێت، گەورە بکرێت، وەچ بسێنێ لەسەر پێ بوێسێت و لە بەرامبەر تەمامە ئەمانە بوێسێت. وای پێ بکەینە هەرچی شاڕەگە ئەم جەهانەوێتە لە دەستمانەوێ. کەس نەتوانێت بێ ئێرادەی ئێمە هیچ کارێ بکات، هیچ سنوورێ دابەزێنێ. ئێمە ئەو کاراکەین، گەرەکمان ئەو کارە بکەین. ئاوا قدرت دروستەکەین. نە تۆ فکرکەی من ماتەڵە موێسیاگەم تۆ دەنگەم پێبەی تۆ بێ منزلکەی. نە تۆ ئەڕۆی کارەکەی ئەیدەی تۆ بۆ تڵەویسکیەی خۆی، ئەڕۆی کارەکەی ئەیدەی تۆ ئاپارتمە منە ڕوون کارەکەم بۆ نیەتێکی تر. تۆ ئەڕۆی سەرمایە گوزاریەکەی ئاپارتمان ئەسێنی، من ئەڕۆم سەرمایە گوزاری ئەەکەم لە قدرەتێکی عەزیمترە. من وا ئەەکەم تۆ وا ئەەکەی تا بزانین کێمانەی واتۆ. ئێمە ئەیوەینەوە یا ئەیوەیوەنەوە، هیچ کەسیەوە بیر نایەڕێتەوە. وەلێ ئێوە و مناڵەکانە ئێوە ئاخێز دەودوا پەناهیانە، هۆڤیەتیانە، قدرەتیانە، چراوی ڕێگەیانە، کەسیانە، پشتیانە. من ئەو کاراکەم و یارانە ئاخێز خەریکن ئەو کاراکە. دایەوە خۆش.